لە بژانەوەی ئەم جارەدا دەمەوێت بە دوواداچوون بۆ کاریگەریەکانی ئەو پرۆژانە بکە کە لە تەمەنی کابینەی نوێمدا ئەنجام درراوە. پرۆژەکان وەکو زنجیرەیە گوان هەر کاتێک پرۆژەیەک لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بێگومان پێویستی بە ئامێرە، پێویستی بە توانای ناوخۆیە، پێویستی بەوەیە کە بازاڕەکان ببوژێنێتەوە. ئامێرە گەورەکان بۆ پرۆژە گرنگ و استراتیژیەکان نمونەیەکی زیندوون. بزانین خواست بۆ ئامێرەکان زیادی کردووە، کاریگەری پرۆژەکان لەسەرم ئامێرانە چییە؟ خاوەن کۆمپانیاکان چی دەڵێن لەم بارەیەوە؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامێدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. پرۆژەکانی حکومەت لەسەرجەم شار و شارۆچکەکان بەردەوامی هەیە. ئەمەش کاریگەری تەواوی لەسەر جوڵەی بازار و خواست بۆ پێداویستیەکان زیادی کردووە. لەم بەرنامەیە ئامێرە گەورەکانی سەر پرۆژەکان بە نمونە وەردەگرین. بازرگانانی ئەو بوارە دەربارەی خواست بۆ ئامێرەکان و دابینکردنی بۆ پرۆژەکانی حکومەت چی دەڵێن؟ دەستپێک هاتوومەتە یەکێک لە کۆمپانیا گەورەکان لە بواری هاوردەکردن و فرۆشتنی ئامێری گەورەیە بۆ پرۆژەکان تاوان لە هەرێمی کوردستان. لەگەڵ کاک حاجیە دەمێت گفتوگۆی زیاتر کەم. ئەنی سەرەتا دەمەوێت ئەوە بپرسم، پرۆژەکانی حکومەت کاریگەری لە بازاری ئامێرە گەورەکان کردووە؟ زۆر ئەم کاریگەری کردووە. مەکاین ئێستا لە دەرەوە نییە بیکڕین بهێنین، ئەوەندە کاریگەری کردووە. چی چیتانێ و ئامێرانی کە ئێستا خواستی لەسەرە چی وچین؟ وەکو عەفارە، عادیلە، گلێدەر، شۆفڵ، هەمووی خواستی لەسرە، گەڵابە، تانکەری ئاو، هەموو خواستی لەسرە. کارەکان لە چەندەوە دەست پێ دەکا بۆ چەند؟ هەر لە 5 دەفتەر هەیتمان هەتا 25 دەفتەر. 5 دەفتەر 25 دەفتەر، عادیلەمان هەیە بە 10 دەفتەر، عادیلەمان هەیە بە 7 دەفتەر، گلێدەرمان هەیە بە 20 دەفتەر، شۆفڵمان هەیە بە 18 دەفتەر، بە 10 دەفتەر، ئەنواع سەعرمان هەیە. باشە. بۆچی لە دەرەوە دەست ناکەوێت ینی بێنن؟ ئەوە نییە ئێستا لە گەراجەکەی تۆ مەجموعی ئامێر هەیە؟ بەێ لە دەرەوە ئەوەندە ئەوەی لەسەر بۆ هەرێمی کوردستان پرۆژە ئەوەندە گەورە کرایتۆ لە هەرێمی کوردستان پێران ناگەین، عنی پێران ناگەین بهێنین. ماشەڵە پرۆژەکان ڕۆژ بە ڕۆژ گەورەترین پرۆژە دەبتەوە. ئێستا بەخۆم ئەمن زیاتر لە 2000 مەکاینم کڕیوە بۆ 2 پرۆژە لە ماوەی 2 سار 3 سار. 2000 ئامێر کراوە هاتاو کوردستانە. ئامێری گەورە، ئامێری قورس زۆر. پرۆژەکان ئەوەندە قورسن ئامێری قورسیان لازمە. پێشتر پرۆژەکان بچووک بوون، بەس ئێستا ماشەڵا پرۆژەکان گەورن، ئامێری گەورەیان لازمە. لە کێوە هاوردەی دەکەن لە چەند وڵاتەوە؟ لە ئەمریکا هێناومە، لە بەریتانیامە، لە ئەڵمانیا هێناومە، لە دوبەی هێناومە، لە کوێت هێناومە، لە سعودیا هێناومە. زۆر جاریش چوومە نەبوو بهێنم. گەڕایتە کوێ نەبوو بێنی؟ لە کوێت نەبووە بهێنم. بە سفر هەبوو، عەفارەی سفر، 12 عەفارەی سفرم لە کوێت کڕیوە. باشە. ئێستا پرۆژەکانی حکومەت کاریگەری کردوتە سەر بازاڕ؟ زۆر. تۆ توانی مەقارنێکم بۆ بکەی پێشووتر چەند ئامێر دەفرۆش، ئێستا چەند ئامێر دەفرۆشی؟ پێش برا گەورە بێتە سەحکوم و پێش ئەو پرۆژە گەورانە بکرێ، جارۆ بە 2 مانگ بە مانگێک مەکانێک نەدەفرۆشە، پارچەک نەدەفرۆشە. وەکتی برا گەورە دەستی بەو ئیشە جوانانە کردو، ئیشە گەورانەی کردووە، ماشەڵە مەکاین نەدەکرێ نەدەمینێتەوەش، ئەوەندە زۆر دەڕواتر. ئێستا گەر کەسێک عادیلەیەکی هەبێ زوو دەبێتەوە بە پارە خۆم لی دەکڕم، لی دەکڕم مەمنونیشی دەبم. باش. ئەم ئامێرە گەورانە بێگومان پێویستی بە شۆفێر هەیە، پێویستی بە لایانی میکانیکی هەیە، کەواتە جموجۆڵیشی خستۆتە ئەمانەوە؟ بالضبط. لە سبوخچی، غەسل، یعنی تعدیلچی، سبوخچی، ڕۆنگۆر، هەمووی بە ئیش کەوتووە، حتا گومرگەکان هەمووی جموجۆل کەشتەنە هەموو بازار. ئێستا لەو گەڕاجەی جەنابتانە هیچ ئامێرەکەیە کە لەسەر ئاستی کوردستان و عێراقانە بێت؟ ئەو گلێدەرەیە نییە. چییە جیاوازەکەیەوە چیە؟ جیاوازەکەی زۆر زەخمە، بەس لە سعودیا ئیش پێ دەکەن. ئەوە من لە هۆڵەندام کڕیوە. ئێستا هەیە هاوشێوی ئەمە لە پرۆژەکانیش بکە؟ 4 دانەمان هەیە. 4 دانە هەیە. یعنی پرۆژەکان ئەوەندە گەورن پێویستی بەم ئامێرە گەورانە؟ بۆ ئامێرەگە 4 دانە هەیە لەو ئامێرانە. هیچ مەشاکلتان نییە؟ هیچ مەشاکلێک وێ لە خوای بەزیاد. حکومەت هاوکارە بۆ زۆر هاوکاریە ئامێرانە؟ زۆر هاوکارمانە. ئەگەر وا بڕوا ئۆردەری ترتان کردووە لە دەرەوە ئامێری تر بێنن یا تەواو؟ ئەمە ڕۆژانە لە دەرەوە مەکانی داخل دەکەین دێن ڕۆژانە.
ڕۆژانە ئیشیمە ڕۆژانێ بەوردەبی بکڕین. پێشبینیەکەی بۆ چەند ساڵی داهاتوو چی ڕووداد ینی ئامریکی یەکجار زۆر بێت برا گەورە ساغبی زۆر شتی گەورەتر لە ڕێە. بەهۆی بوونی پرۆژە استراتیژەکانی حکومەتەوە ئێستا خواستێکی زۆر لەسەر ئامێرە گەورەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەمەش دەرفەتێکی نوێی بۆ کۆمپانیاکان ڕەخساندووە کە بتوانن لەسەر خواستی وەبەرهێنەر و کۆمپانیاکان ئەو ئامێرانەیان بۆ دابین بکەن. دەبینین پرۆژەیەکی زۆر هەیە ئێوە کۆمپانیایەکەن لە بواری ئامێرەکانە کار دەکەن پێما بێ هەمە جۆرە نازانم من زۆربەی ناوەکانیان ئەگەر ئەو خاوەن پرۆژەکان وەبەرهێنەرەکان داوا لە ئێوە بکەن و ئامێرانیان بۆ دابیکەن چۆنە ڕێکارەکانی چۆن دەتوانن هاوکاریان بن. ئێمە شێوازمان هەیە شێوازێکمان هەیە وەکو مەخزانەکانی ئێمە هەمووی بەردەستن وەکو حەفارەیە شۆفەڵە قەلابە میکسەرە دێتەوە هەتا هەموو ئامێرەکان ئێمە گەورەترین کۆگامان هەیە لە بۆ دابینکردنی ئەو ئامێرانە. ئەلحەمدوللا هەیتمان بۆ بکاتمان هەیە ئەوانە شۆفەڵی بچووک هەمان بۆ بکاتەکە دەتوانیت چەند کارێکی پێ بکەینەوە کێکار و زۆر یارمەتی دەربووە ئەمڕۆ لە پرۆژەکانی هەرێمی کوردستان چ لە لایەنی بینایەتەکان بێتن چ لە لایەنی ڕێگاوبانەکان بێتن چ لە لایەنی با بڵێن شەریکاتەکانی ئیتیساڵات بێتن چونکە ئامێرێکمان هەیە کە جادەکان بڕینی هەیە بڵێ بڕینی هەیە شۆفەڵەکان عینەن ئیشەکان تر هەموو جێبەجێیەکە. پاشە لەسەر پرۆژەکان کاکمە بە زۆر حەفارە و قەلاوشتە بینرێت ئەمە بەس ئەو ئامێرانە بەکاتێ ئامێری تریش هەیە ئامێری تریش هەیە حەفارە هەیە شۆفەڵ هەیە قەلابەکان ئەوە دیارە عادی لە ڕۆڵە و حادی لەش هەیە عادلە ئەنواع حەزم هەیە یعنی هەیە بۆ شوێنی بچووک هەیە هەتا گەورە شتێکی تر هەیە کە لەوانەیە زۆر کەس بینی بێت یان نەیزانێ چ کارێکەکە پێڵێن فاریشە ئەمە چێکە ئەم قیڕە ئەیکاتە ناوی فەرشێکاتن لەسەر ڕێگایەکان دواتر بە حادی لە ئەیپەستێتەوە و ڕێگابانەکان بە شێوازێکی زۆر مۆدێرن چاکێک. پاشەگەر ئامێرێک پێویست بێت لە دەرەوە بێت ئێوە وەکو کۆمپانیاکەی خۆتان لە ماوەیەکی چەندە دەتوان ئەمە دابین بکەن و ئاوردەی هەرێمی کوردستانی بکەن. ئەمە وەکو ئەوانەی کە بەردەستن ئەوەی دەمێنێتن کە هەر کەسێک کە داوا کارێک هەیە بێت لەسەر هەر ئامێرێک لەو ئەو کۆمپانیایە کە ئێمە کاریان لەگەڵەکەین ئەوانەی بریکارین ئەوانی تر ئەم شەریکاتانەی کە ئەمە کاریان لەگەڵ دەکەین دەتوانین لە خلالی مانگێک کەمتر یان دوو مانگ یعنی زۆر تاخیر بێتن دوو مانگێکی پێچە و بەردەست دەکرێتە. جەناب دەزانێت ئێستا پرۆژەکان پرۆژەی گەورن پرۆژەی استراتیژین بێگومان پێویستیان بە ئامێر هەیە ئەمانە تاچەندی کاریگەری کردوتە سەر کار و ئیشەکەی ئێوە بازاڕەکەی جوڵاندووە خواستەیە لەسەری ئەلحەمدوللا خواستێکی زۆری لەسرە حەفارەیە شۆفەڵە حادیلەیە فاریشەیە قاشتەیە ئەم ئامێرانە هەر هەمووی خواستێکی زۆری لەسرە و ئێمە بە هەموو قووەتی خۆمانەوە هاوکاری هەموو ئەو کۆمپانیایانە بووین کە کار دەکەن لەسەر ڕێگاوبانەکان لەسەر پرۆژەکانی تکەی گەشتیاریە پرۆژەی نیشتەجێبوونە ئەم پرۆژەکانی ئێمە زۆر هاوکار بووین لەگەڵ هەموو. کاتێک کە پرۆژێک دەست بەکارە بێت ڕاستەخۆ کاریگەریە بێت لەسەر بازار مەسەلەن بە ئامێر بێ بە توانای ناوخۆی بێمانە کاریگەری و ڕنگدانەوەی هەبووە لای خۆتان ئەمە هەستپێکراو بووە ئەکیت هەستپێکراوە بێ یعنی هەتا ئەم شەریکاتانێک کە ئامێرەکانیشیان هەبێ زۆر جار پێویستیان بەچێ بێ بە سرویسکردنەوە بێ ئێمە شێواز سرویسمان هەیە لە شەرکی خۆمان بەردەستە هەشمانە سرویسی گواستنەوە دەگوازرێتەوە ینی سرویسەکە جەماعەت ئێستا پێکمان هەیە دەردەچێت لە بۆ ئەو شوێنانەی کە ئامێرەکانی لێ چونکە دەزانین ئامێرەکان گەورەن و قورسە گواستنەوەیان ئێمە هەردەچین لەسەر شوێنی کارکردنەکانیان لە بۆیان چاک دەکەینەوە بۆ زووترین کاتیش هەموو سرویسەکانمان بەردەستن لە هەموو عێراق. ئەوەی جێگای سەرنجە ئێستا بەهۆی پێشکەوتنی کارتی پیشەسازی لە هەرێمی کوردستان چەندین کارگەی ناوخۆیی لە هەرێمی کوردستان بوونی هەیە کە پارچە و یەدەگی ئۆتۆمبیلە گەورەکان بە باشترین شێواز دروست دەکەن و ئەمەش ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ کارگا ناوخۆیەکان لە هەمان کاتیشدا خواستێکی زۆر لەسەر ئەو یەدەگ و پارچانە هەیە بەهۆی باشی کوالێتیەکەیەوە.
ئێستا بەهۆی بوونی خواستێکی زۆر لەسەر ئەو ئامێرانە بەهۆی بوونی ژمارەیەکی زۆر پرۆژەکە کە پێشتریش ئاماژەم پێ کردووە بەشێک لە کارگەکان لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت کار لەسەرەوەکەن بەشێک لە پێداویستیەکانی ئامێرە گەورەکان وەکو بۆدی دەمی حەفارە دروست دەکەن ئێمە سەردان یەکێک لەو کارگانەمان کردووە دەبیرن بە چای خۆتان چۆن ئیشی لەگەڵ سەرپەرشتیاری ئەم کارگەیە گفتوگۆی زیاتر دەکەم ئەو بابەتە ئامێرە گەورەکانی سەر پرۆژەکان ئێوە چی بۆ دروستەکەن لە کارگەکەی خۆتانە ئێمە پلێتی خام دێنین لێرانە یەکەمدا دیزینەکەی دەکەین و دەیدینە پلازما لە پلازما دێنە بەشی پرێس لە پرێس خوار دەکەینەوە اینجا دەگاتە بەشی لێکدان و لە حیمکردن چی دروستەکان ئێوە لێرە بۆدی قەلاب بۆدی قەلابی 22 متری بەلەمی پێدەرێن 16 متری 20 متری بۆدی 10 متری تانچی لە 10,000 هەتا 36,000 لتر ئەی دەمی حەفارە وشت دەمی شۆفەر و حەفارە و بە هەموو قیاسەکان و کوالێتەکانیان ئەمە چۆن بوو بیرتان لەوە کردەوە کار لەسەر ئەمانە بکەن خواستی لەسەرا چۆنە ئەو خواستەکی زۆری لەسەر و پێویستیش بوو بیری لێ بکرێتەوە شانەکە لە دەرێ دێ ڕێگری لێ بکەن لێرانە دەدەستی ناخۆدا بکەتەوە بازار و بە ستافی ناخۆ ئیشەکە بکرێت و هەرو بیری لێکرا دووشت گرنگە یەکەم کوالێتی دومیش نرخەکەی ئەمە فەرق جیاتان دەکاتەوە یار فەرقتانیە لەگەڵ ئەو پارچانەی کە لە دەرەوە دێ ئەمە لە هەم پرۆژەکانمان زەمان دەدەن ئەگە کوالێت بەرز نەبی تۆ ناتوانانی زەمان بێ ئەمە لەو پرۆژەکانمان زەمانمان هەیە زمانی ساڵێک لە ئاسن و هایدرولیکمان هەیە تاکو 6 مانگ میشێ پرۆژ دەمی چێلەمانە تا 10 سال زمانیە ئێستا بۆ دیێکی گەڵابە لە پشتی ئێمەوەیە ئەمە بە چەندێک لەو کارگەی ئێوە دروست دەکرێت ئەوە بە مانگونی وەک دەدانە دروست دەکرێت ئەگەر خاوەن پرۆژەکان بێن لەسەر تەڵەبی خۆیان بۆ دەمی شۆفۆڵ بۆ دەمی حەفارە بۆ بۆدی ئەوانە هەمووی دەتوانن دروستی بکەن بەڵێ دروستمان کردووە ئەشریفمان هەیە کابیسەی زبرمان دروست کردووە کە لە عێراق تاکە شەریکەی نەمە دروستمان کردووە لە سفرەوە تا تاوا دەبی بۆدی 22 متریمان هەیە تانکەرمان هەیە لە ئەشریف هەیتمان هەتا نەشتان دروست کرد بێستا لە پرۆژەکان کاری لەسەر کرێک بەکاری بێنن بەڵێ کاک شێروان سەبارەت بە بابەتی میکسەرەکان وەکو ئامێرەکانی تر حەفارەیە شۆفڵە چۆن لەی گەڵابەیە ئەوانش خواستی لەسرە چۆنە وڵی پێشتر بیدایەتی خواستی کەم بوو ینی 2016 و عەفدەوانە بەڵام ئێستا کە لەگەڵ بوونی ئەو هەمە پرۆژە استراتیژیە و جۆسایدی کۆیە بە تایبەتی خەڵکەکی زۆری ینی ڕووی لەکردنی پەمپ و میکسەر کردووە چۆنە چەند جۆری هەیە پەمپ و میکسەرانە چیان وڵی تر ئەو میکسەرانە بەخۆی تایبەتە بە چیمەنتۆ پەمپەکانیش بۆ باڵەخانەکان بەکاردێتن زیاتر باڵەخانەکانی ناوشاریان پرۆژەکانیشتە جێبوون ئەو میکسەران ئێستامە لە وڵاتی ئەڵمانیا دەینین پێشتری خواستی کەم بوو یان لە مانگە سیارە گەند و سیارە دەفرۆشە بەڕاستی ئەوانەی کە بزنسیان هەبوو خاوەن پرۆژە بوون بەڵام ئێستاکە لە مانگە چی دەتوانی 5 دانە تا 10 دانە بفرۆشت خواستی زیاتر بە بەهبوونی پرۆژەکان و ینی خەڵک خواستی زیاتر بووە ئەمە جوڵی خستە سەر بازاری ئێوە بەڵێ بەتاکید ئێوە مەسەن کۆمپانیان لە دەرەوە بە بەردەوامی دەیهێنن بەڵێ بە بەردەوامی مدەی لە چ وڵاتەوەی دەیهێنن ئمە لە وڵاتی ئەڵمانیا دەینی شەحنی چیتان هەبوو هەر شعنی میکسەرمان هەیە کە لەمان هەیە ڕاستڕێ لەمان هەیە مەکاینات و ئەو شتانە هەمووی هاوردە دەکەین باش بە بەردەوامی ئەگەر کەسێک بۆ نمونە ئەم میکسەرەی کڕی بێت دەتوانێت بە ئاسانی بیفرۆشێتەوە خۆرز نییە نا فرۆشتنەوەی زۆر ئاسانە ئەو کاتێک ئەو کەسە دەیکڕی ئێمە عقدی شەریکەی بۆ دەکەین ماوەی 6 ڕۆژ دەتوانی سیارەکەی بەناو کاتن هیچ کێشەی نییە بەڕاستی ئەی دوایی مەسن ئیشەکەی تەواو کرد پرۆژەکە تەواو بوو دەتوانێت بێ لە بازاریانی قرس نییە فرۆشتنەوەی ئەم ئامێرانە فرۆشتنەوە هیچ قورس نییە چکە ئێستا پرۆژەکان یەکجار زۆرن بەڕاستی خواستی خەڵکی زۆر لەسەرە ئەوەی ئەهلی کاسب بیتن بەڕاستیانی تەسیری ناکە لە فرۆشتنەوەی زۆر قورس نییە ئاسانە کام جۆرەیان زۆر مەرغوو بە لەم میکسەروینانە ئەکترۆسمان هەیە هەمی ئەکترۆس هەمی ئەڵمانیا سیارەکان چەند ئەگرێت مەسەن حەزمی چەند تۆنەگرێت چیمەندۆ 11 مکعبی دەگری هەیتمان 11 مکعبی دەگری 10 مکعبی دەگری سیارەکانی لە چەندەوە دەست پێ دەکەن مۆدل 2025 15 دەفتەر ڕادەوەستی 2000 برێ 4 و 15 و 16 ئەوانش 10 دەفتەرە و 11 دەفتەرە و ئەو سعرانەیە باشە یعنی ئەگەر کەسێک میکسەرێ بکرێت بەم شێوازە 25 دەفتەری پێ با دوایی بێ بیفرۆشێتەوە کێشە نابێ بۆ نمونە ڕاستە پارەی خۆی ناکاتەوە بەڵام بێتەوە بە پارە بەڵێ بێتەوە پارێستانمە پەمپمانەیە
پاپمان فرۆشتێ بە 24 دەفتەر 25 دەفتەر هەر خەڵکی دۆگ لێ کڕینە خەڵکی شنگال لێ کڕینە هەرو کەسەش دێ دەفرۆشتەوە کاری خۆی پێدەکا پرۆژەی خۆی پێدەگا بەڕاستی احتیمالی نیوەی قازان زیانی مایەکەی خۆی وەردەگرتەوە بە هەمان نرخیش دەفتەرێک دوو دەفتەر کەمتر دەفرۆشتەوە. پرۆژەکان خۆیان گەواهیدەری ئەو ڕاستیان کە ئێستا بە تەواوەتی کاریگەریان خسۆتە سەر بازاڕەکان کەم پرۆژەی حکومەتی هەرێمی کوردستان هەیە کە لە 100 ئامێر کەمتر کاری تێدا بکات. پرۆژەی ڕێگاوبانی هەولێر کۆیە بە نمونە وەردەگرم بەڕێوەبەری پرۆژەکە باز لەوە دەکات کە تەنها لەم پرۆژەیە تاکو ئێستا چەند ئامێریان بەکارهێناوە. پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر جەمشار و شارۆچکەکان زۆرن، بەڵام کۆمەڵێک پرۆژە گرنگ و استراتیژی هەن. ئێمە ساتوینێتە سەر پرۆژەیەک ڕێگای نێوان هەولێر کۆیە دووسایدێکە کە خەڵک زۆر چاوی لەسەرەتی. تەنانەت لە نێو سۆسیال میدیاشا بۆتە ترێن کە دەڵێن ئامێریان لە بازاڕەکەیان نێشتووە، ئەمە نەبە چڕی کار لەسەر ئەوە دەکەن. مۆندیس دەمەوێت لە ڕووی بەکارهێنانی ئامێرەوە لەگەڵ جەنابتان جارە باسیەوە بکەین. زان ئێوە لەسەر ئەم پرۆژەیە چەند ئامێرتان بەکارهێناوە، چۆن کاری لەسەر دەکەن، ئامێرەکانتان چۆن دابش کردو بەسەر کارەکاندانە. پێشچی دەستان خۆشی زۆر بەخێر بێن کاک دیاری بەنیزبەت ئامێرەکانمان ئەگەر تەرکیز بکەن ئێستا ئەوە لە خلالی 300 متر بۆ 400 مترە زیاتر لە 20 ئامێر بەس لێو شوێنە ئیش دەکاتن لە حادیلە لە گرێدەر لە تانکەر ئیش دەکات. ئامێرەکانیشمان چۆن دابین دەکەین لەو کۆمپانیانەی کە مەسەلەن باشترین ئامێر هاوردە دەکەن چکە ئەوانەش بژانەوەکی باشی بە بازاردایە دەگەڕێن چیا کامە ئامێر کامە کوالیتی زۆر بەرزە نرخەکانیان بەرزە نرخەکان بەرز بووتەوە لەبەرەوەی پرۆژەکان زۆرە یعنی پرۆژەک و دوو پرۆژە نییە وای کردووە ئەو ئامێرانە هەموو نرخی بەرز بێت تەسەوەڕ دەکەی یعنی ئامێر بە تەڵەب خاص یعنی داوا کراوە دروست دەکرێتن دێندرێ لە بۆ ئێرانە مەسەنە ئامێر هەیە ئامێری حەفارەکانمان 350 470مان داوا کردووە هەندێکیان نرخەکانیان لەسەر و 20 دەفتەر دۆلارەوەشە بەسیە گرنگی بە کوالیتی مەشروعەکان بکەین و پرۆژەکانمان پێبەرە و پێش بچیتن ئەوە ژوای کردووە باوەڕ بکە ئێستا لە بازار ئامێر زۆر کەم بووە هەتا ئەو ڕۆژە حادیلەیەک بوو بە تەلەفۆن یعنی داوا دەکەن وەرە ئەو ئامێرە هەیە بیکڕە یعنی ئەوها نرخ لەسەر ئامێر بەرز بۆتەوە ئەوها داواکاری لەسەر ئامێر زۆر بووە ئەو ڕێگاش بەخۆ دەزانی یعنی ڕێگایەکە ئەگەر دیتبێت تۆپۆگرافی منتیقەکەی بەرز و نزمی گەلک زۆری دایە هەموو پرۆژەکەش زۆربەی زۆری بە ئامێر دەکرێتن باشە چەند ئامێرتان بەکارهێناوە مهندس ئێستا ئامێرەکانمان جۆرا و جۆرە لە حەفارە مەسەرەن زیاتر لە 6 حەفارەمان دابین کردو هەمووش بە قەبارەی گەورە قەبارەکانیان هەووی لە 350 بەسەرەوەیە مەسەرەن حادی لەمانەیە بۆ منە ئەوانەی کە دەیبینەوە حادی ئەوە لێک شوێنە 300 مترە ڕاوەستاوە زیاتر لە 130 حادی لەمان بەکارهێناوە گەڵابەکانیشمان گەڵابی بچوگنینە هەمووی لە 18 متری بەسەرەوەیە 140 گەڵابەمانەیە کۆی ئامێرەکانمان 500 ئامێری ڕەتداوە بەردەوامیش زیاد دەکەین بە پێی پێویستی ئیشەکەی بە پێی قۆناغەکان چکە ئیشەکە زۆرە یعنی ئەمە ئێستا لە خلالی 25 کیلومتر کار دەکەین باشیانی کە بە پێی قسەکانی جەنابەت لەگەڵ ئەم پرۆژەیە ئێوە بازاڕی ئامێرە گەورەکانیشتان بژاندۆتەوە بازاڕی ئامێرەکان بژاوەتەوە کێشەیەکیمان بۆ دروست بە جاری وایە مەسەلەن ئەمە ئامێری زۆرمان پێدەوێت ناسارین بە ئیزار دەیگرین ئێستا مەسەلەن خاوەن کۆمپانیەکانیش گەیشتینە ئەو قەنعاتەی پرۆژە زۆرە بەکە پرۆژەکان زۆرە ئەوانیش نایفرۆشن هەندێکیان ئەو بەشای کە ماشە نایفرۆشن ناچار ئێمە بۆ پێداویستی ئیشەکە بۆ ئیشەکەمان خێراتربی بەکرێ دارینی ینی ئێوە ئێستا کۆنتاکتان هەیە لەگەڵ چەند کۆمپانیایەکی تر بۆ هاوردەکردن بۆ دابینکردنی ئەم ئامێرە گەورانە بەبەردەوامی جاری وایە لە خلالی مەسەنە 1-2 ڕۆژی مەسەنا حەتاڵاتێکی گەورەی دەبیتن ئەتو پێویستە زوو بۆی دابین بکەین ئەو کۆمپانیانش کەلوپەلی یەدەک دەینن لەگەڵ خۆیانە لەگەر ئامێرەکان چکە تەسەوری دەکەن ینی مدەی پرۆژەکەی زۆری پرۆژەکان مۆدلیان تازەیە باشن ئامێرەکان مۆدیلیان زۆربەی زۆریان تازەیە هەشمانە ئی مەسەلەن مۆدیل نزمتر بەڵام بە کوالیتی بەرز دایم سیانە دەکرێتەوە بەس بەشێکی زۆری تازە هاوردە دەکەین لەبەرەوەی پێداویستی پرۆژەکەی بەخۆت ئەگەر سەیریی بدەن لە خلالی 25 کیلومتر ئیشکردن لە هەر 25 کیلومتر ئامێرتان هەیە لە هەر 25 کیلومتر لە مەقطع شوێن هەمووی ئامێر تەوزیع کراوە ئەگەر سەیری دقت بدەین مەسەن ئێستا لەوەندەی هاتین ئەمە ئێستا لە کیلومتری هەشتین
لە کیلومتری هەشت لە 5 شوێن ئامێرمان تەوزیع بووە ئیش دەکاتن هەتا دەگەی 25 کیلومتر لەوێژ هەیتمان هەتا پرۆژەکەیمە 37 کیلومترە بە درێژی 37 کیلومتر کار دەکەین. لە ڕووی هەلیکاریشەوە سەدان گەنج بەهۆی پرۆژەکانی حکومەتەوە ئێستا هەلیکاریان دەستکەوتووە و لەسەر ئامێرەکان کار دەکەن و بۆتە سەرچاوێکی باشی داهات بۆیان. ئەمە لە ساڵ 2009ەوە ساغادی لێمە پێشتیشەکان کەمتر بوو پرۆژەکان کەمتر دەکرا بەس ئێستا بە بۆنەی گەورەبوونی پرۆژەکان و کە لە زۆربەی شوێنەکان ئێستا لە هەرێمی کوردستان جۆ سایت دەکرێتن و خزمەت گوزاری دەکرێتن هەلی کار زیاتر بووە هەر کەسێک کە بێوێ کار بکات ساغادی لەبی کاری بەدەست دەکەوی بە بۆنەی زۆری پرۆژەکانەوەیە پێشتریشەکان کەمتر بلوانێت و لە مانگەشی هەفتەک چوبای 10 ڕۆژ چوبای ئیشەکان کەم یان پرۆژەی کورت دەبوو پێستا پرۆژەکان فرێوانن دەتوانین بە ساڵ لە پرۆژەیش بکەیت خەرچیەوە گوندەی مەحایسووی ئەمە ئیشی ئیشەکمان نەبوو یعنی جارۆ بەس 2 سال 3 ساڵەکە ئیشەکمان بۆ پێیا بە کە لەوەتەی حکومەت لێرە دەستی بە پرۆژە کردی لە خوای بەزیادبی خەرجی ئەو مەنتیقەی زۆر سودمەند بووە لەو ئیشەی ئەمە ساغ عادی لەمە ئەلحەمدولیلا زۆر باشە لێ وەڵڵا زۆر باشن لە خوای بەزیادبی بێک بەخۆم پێشتر ساقم نەدەزانین لێرە فێر بوومە. هاوشێوەی ئەم پرۆژەیە سەدان پرۆژەی دیکە هەن لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە تەمەنی کابینەی نوێمدا چوونە تا بواری جێبەجێکردنەوە ئەمە دەرئەنجامی ئەو پلانە تۆکمە چاکسازیەیە کە لە حکومەتی هەرێمی کوردستان بۆ پرۆژەکان دانراوە کەواتە هەر کاتێک پرۆژەیەک دەچێتە بواری جێبەجێکردنەوە وەک زنجیرەیەک بازاڕەکان هەلیکار ئامێرەکان کە بە نمونە وەرمانگرتە بوون بازاڕەکان بە تەواوەتی دەبوژێنەوە ئەگەر وا بڕوە لە ساڵانی ئایندا هەم بازاڕەکان هەمیش زۆرترین هەلیکار لە ڕێگای ئەم پرۆژانەوە کە کەرتی تایبەت جێبەجێیان دەکات زۆرترین هەلیکار و بازاڕەکانی هەرێمی کوردستانیش خۆشتر دەبن.